هەڵبژارتنên Herêma Kurdistanê li cadeya Kurdî, katil Herêma Kurdistanê û li Iraqê mijara herî germ e. Lê ya herî germtir ev ye beşdarînekirina Partî Demokratîk Kurdistanê divan helbijartinên Parlamentoya Kurdistanê ku dehê şeş hatine diyarîkirin. Herçende trafîka siyasî ya dîplomasiya Baregê Barzanî germ bûye û ya Serokatiya Hikûmetê Tayyip Serokvezîr ku nûner û konsulên welatan dixwazin ji têbînî û her wiha helwestên Partî Demokratîk Kurdistan têbigihin li ser helbijartinan lê partî misir e pêdagîr e li ser helwestê xwe ku beşdarî helbijartinekê naketin ku dîzayneka pêşwexte ji bo hatibîte kêşan li Bexdayê. Derbarê vê mijarê me mêvanek heye Perez Diktora Şirîn Fuad Mesûm vekiler û bi spora peywendiyên nêw dewletî ku li Londonê dêdgelme dabîtin. Diktora şev baş. دکتۆرم کاتت باش سپاس کە لەگەڵمانی بە لە بەڕێزت بپرسم بۆچی پێتان وایە کە بەبێ پارتی دموکراتی کوردستان هەڵبژاردن بەڕێوە ناچێت ببورە دووبارە بۆچی بەبێ پارتی هەڵبژاردن بەڕێوە ناچێت و ناکرێت پارتی ئەوڕۆ حزبەکە چەند ساڵ نییە باورێن کە حزبە ئەوڕۆکە پارتی حزبە کە شۆڕشی کورد دەستی پێکرد پارتی حزب بووە و جەماوەرێکی زۆری هەیە و ئەو جەماوەرە ئەگەر مشارەکەت نەکا لە انتخابات بێگومان انتخابات نابتێ نەجاحەت ناهێنی بە هیچ نەوعان زۆر باشە بەڵام پارتی دکتۆرە دەڵێتن ئێمە بەشداری لە هەلبژاردنێک ناکەین کە دیزاینی پێشوەختەی بۆ کێشرا بێتن ناڵێتن ڕێنادەین کە هەلبژاردن لە هەرێمی کوردستان نەکرێتن خۆی پارتی بەڕاستی زۆر وازەحە دوو مەسەلە هەیە زۆر گرنگە ئەوانە جێبەجێبی پارتی بەشدار دەبی ئەوڕۆکە پارتی نەیگوتیە من بایکۆتی هەڵبژاردن دەکەم یان ناڵم هەڵبژاردن هەبی لە کوردستان دوو شت هەنا یەک کۆتەیەکان مەسلەی کۆتە دوو مەسلەی ئەوەی سیستەمەکەی کە دەیانەوێت ئستا کە هەبی لە انتخابات پەنجەمۆر معقولە بەعزە کەس پەنجەمۆریان نەخوندرێتەوە ئێستا من یەکێک لەوانەمە ئەمە هەموو کەسێک دەزانی ئەمن چێمە بەرام پەنجەمۆریش ناخوندرێتەوە جارانە کە دەدا لە عێراقی لە بەغدا اعتیادی بوو پەنجەمۆرەکەم دەخوندراوە بەس ناخوندرێتەوە بۆ لەبەر کادری پارتیمە پێنجین ئەوە طبعاً زوڵمە لە پارتی دەکرێت و پارتیش باشکرا دەرێک پێنجین ئەو دوو مەسەلەیە حەل بوو ئەمن بەشداری دەکەم لە انتخابات ئەو دوو مەسەلەی حەل نەکرێ ئەوە ناکرێ لەبەر هەست دەکا ئەوە غەدر دەکرێت لە حزبك و نێ غەدر دەکرێت لە حزبك پێ بکەین غەدر دەکرێت لە ملەتك ئەوڕۆکە پارتی دەنگی بەس حزبك نییە بەس حزبی کادری سیاسی دەنگی بەس کەسێکی حزبی و سیاسی نییە پارتی دەنگی گەلێکی کوردستان خۆی وەرنەگرتەوە و هەموو ڕۆژێ غەدری لێکردی باشە کاتە پێتان وایە سەپاندنی بڕیارە لەلایەن دادگایەکی ناشەڕعی وەکو دادگای فدراڵی بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان کۆی پرۆسەکە و شەرعیەتی ئەم پرۆسەیە دەباتە ژێر پرسیارەوە و شکۆی ئەم پرۆسەیە ناهێڵێت ئەگەر بەو مەرجانەی کە دادگا دایناوە هەڵبژاردن بەڕێوە بچێت بەرێ دەنگەکە ئەوڕۆ وازەح نییە ببورن باشە دکتۆرە شیرین پێتان وایە کە بەو مەرجانەی کە دادگای فدراڵی بەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا سەپاندوویەتی ئەگەر هەڵبژاردن بەڕێوە بچێت شەرعیەتی پرۆسەکە دەباتە ژێر پرسیارەوە ئایا بنەماکانی دموکراسی لەم جۆرە هەڵبژاردنەدا ڕەچاو دەکرێت بەێ ئەو بریارانەی کە دادگای فدرالی دایناوە هیچ شەرعیەتێک نییە و دەیانەوێت پرۆسەی ئەو پرۆسەی سیاسی کە ئێستاکە هەیە لە کوردستان دەیانەوێت تێکی بدەن ئەو شتە زۆر وازەحە باشە یعنی کەواتە ئیرادەیەک هەبووە لە بەغدا کە هەرێمی کوردستان ڕادەست بکرێتن طبعا ئەو ڕۆکە نییە ئەو پرۆسەیە ئەوە دەبەکە بەل هەموو ڕۆژێ بە شێوەیەک دێ ڕۆژێک موچەیە ڕۆژێک دەنگدانە سپینە احتیمالش دیکەبی بەس غایەتەکە ئەوەیە دەیانەوێت هەرێمی کوردستانی زعیف بکەن
و نەجاحەت نین ئەوانیش پێیان ناخۆشە ئەو معقولە هەرێمە نەجاحەتی زیاتر وەکو لە عێراق پێشکەوتووە زیاتر لە بەشەکانی تری عێراق ئەوە پێیان ناخۆشە باش و زۆر دەوڵەت هەیە ئەوانەی کە لە دەور پشتمانن پێیان ناخۆشە وەزعەکەی ئێمەیان پێ ناخۆشە بەڵێ بەڵێ دکتۆرە کەواتە جەنابەت دەڵێ پارتی دەنگی گەلە کەواتە هەوڵەکان دژ بە پارتی بۆ ئەوەیە کە لە ڕێگەی پارتیەوە لە هەرێمی کوردستان بدەن بەێ لەبەر دەزانن پارتی ئەو حزبەیە بەس خەمخۆری ملەتەکەیە و پارتی ئەو حزبەیە کە ئیش دەکاوە شەڕ دەکا بۆ قەزیەی کوردی دووبارە دەرێمەوە کە پارتی شەڕ ناکە بەس بۆ چەند کادرێتی خۆی یان بۆ تا دەنگ بینی لە انتخابات یان دەنگ نینی ئەوە پارتی ئەو ڕۆکە وپای بە پرۆسەی سیاسی هەیە باشە کەواتە دکتۆرە تەنها و دەنگیش بینیشتە چی باشە کەواتە تەنها پارتیە خۆی بە خاوەنی هەرێمی کوردستان دەزانێتن بێگومان ئەوە هەموو کەسێک دەزانێت حتا بێگانەکانیشەوە باش دەزانێت لۆیە هەموو ڕێگایەکان دەچنە خۆتان دەزانن هەموو دەچنە چێندەرێ و دەگەر چێ کۆت دەبنەوە دەبەر دەزانن لە کۆتایی بەس پارتیە و بەس پارتی قەرار دەدا زۆر باشە دکتۆرە وتت کە خۆتان دەزانن کە هەموو ڕێگەکان دەستنە چێندەرێ مەبەستت کە بارەگای بارزانیە سەرۆکاتی حکوومەتە بە تایبەت سەرۆک وەزیران کەواتە وەکو بسپۆرێکی پەیوەندە نێو دەوڵەتیەکان ینی ئەم وەزعەت چۆنشی دەکەیەوە چی لێ دێتن هەڵبژاردن دەکرێت ناکرێتن دوا دەخرێتن ئەنی بەپێی تێگەیشتنی ئێوە نزیکی ئێوە لە پارتی ئەنی پارتی ڕازی بووە کە بەشداری بکاتن یاخود دوا دەخرێت بۆ چەندێکی تر ئێوە چۆن تێگەیشتونە لەم وەزایە ئەمن وتەبێژی ڕسمی نیمە حزب بەسەوەی کە خوندیتمەوە نەمە بەستم وەکو بسپۆرێکی پەیوەندەنی دەوڵەتیەکان ئەو ڕۆکە پارتی زۆر وازەحە چەند شتێک هەیە ئەگەر ئەو شتانە جێبەجێ نەکرێت چەند خاڵێک هەیە جێبەجێ نەکرێت ئەو بەشدار ناکە بەڕاستیش ئەمن وەکو کە ینی وەکو کادرێکی پارتی پێم ناخۆشە بەو شەرتەکانی حکوومەتی ئەوەی دادگای فدرالی پارتی رازی بی ئەم نامۆ پارتی رازی لەبەردەزان هەست دەکەم غەدرم لێ دەکرێت وە قوبوڵ ناکەم لە حزبی خۆم بزانی ئەمە غەدر لێ دەکرێت وەکو ملەتێک کوردێک لێ بکرێت بەس ئەو قسە نەکە لەلایەکی دیکەوە پارتی نەیگوتیە هەموو جارە دەگوترێ پارتی نەیگوتیە بۆ بایکۆت دەکەم دەرێ بەشداری نابم تا ئەو ساڵانە جێبەجێ نەکەم باشە پارتی ئەوڕۆکە ئەگەر هاتوو انتخاباتی شەبوو وەکو بدایەتەکەی گوتم هیچ شەرعی نابی لەبەر ئەتوو شەریحەتی گەورە لە ملەتەکە بەشداری ناکات ئەوڕۆکە باش یعنی دەنگ داتە چێ ئەمن حزبم ئەگەر ئەوڕۆکە نەچتە انتخابات ئەمن دەنگ بدەمە چێ ئەم بەشداری ناکەم و هەزاران خەرک بەشداری ناکەن شەریعەت کێ لەو انتخاباتان زۆر باشە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینین کە زۆربەی سەرکردە و کنسڵی وڵاتان سەردانی سەرۆک بارزانی وەروەها سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان دەکەن پێتان وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتانەش لە مەترسیەکانی ئێستای کوردستان تێگەیشتون بە تایبەتیان پرسەی کە ئێستا ڕۆژە فۆکو بەڕێوەچوونی هەڵبژاردن و هەروەها بەشداری نەکردنی پارتی وەکو حیزبێکی سەرەکی هەمویان دەزانن ئەوڕۆکە گەر پارتی بەشداری نەکە پرۆسەکە هەموو تێک دەچی وە نیە بەس لە کوردستان حتا لە عێراقیش ئەوڕۆکە کەس ئەوەی ناشارتەوە سەرۆک بارزانی ئەوڕۆکە ڕابەرەکی گەورەی کووردە و حزبی پارتی ئەوڕۆکە حزبەکی گەورەیە وە نیە بەس لە کوردستان لە عێراقیش یعنی ئەوڕۆکە وەزعەکە بەس لە کوردستان تێک ناچی لە عێراقیش تێک دکتۆرە سارە چریکە انتخاباتی عێراق هەیە چەند سارەکە 2 ساڵی دیکە هاتێبگام انتخاباتی عێراق هەیە باشە کەواتە پارتی ئەوەندە سەنگێکی بەهێزی هەیە لە هەرێمی کوردستان کە بەبێ پارتی هەڵبژاردن نەکرێتن طبعا بەبێ پارتی هەڵبژاردن ناکرێت حتا گەر بشکرێ نەجاحەت ناینی و شەرعیەتی نییە هەروەکو پێشتر گوتبووت کە گوتمان نۆ یعنی ناکرێتن ئێستاش هەر بە زمانێکی هەموو کەسەکە تاتەی بگە زمان ئینگلیزی زمانێکی عالەمیە نۆ ینی نۆ ئەوی دێتە لامان پێی دەرەی نۆ بە کەیفی ئێمەیە زۆر باشە سپاس دکتۆرە شیرین فات مەسووم بە کولەرە بسپۆرێن پەیوەندیە نێودەوڵەتی و لە لەندەنێت گەلمە بۆ هەربژی شەبەکە خۆش
هەربژی زۆر سپاسان.